ئەم کاتتان باش خوێندکارانی پۆلی هەشتەم. ئەم ڕۆژ لەگەڵتانە هەبم بۆ باسکردنی کۆتا بابەتی ئەم وانەیەمان کە بریتی بوو لە ئێگزامپڵی سێهەم. Example 3 says construct a triangle congruent to the given triangle, then prove the two triangles are congruent. واتە ئەڵێکی سێگۆشەیەک دروست بکە کە لەگەڵ سێگۆشە دراوەکەیە کۆنگرێنت بێت و هەروەها پروڤیشی بکە کە کۆنگرێنتە. با بزانێکین چۆن ئەمە ئەکەین. Part A. To construct a triangle congruent to triangle BCD, we need a ruler and compass. بۆ دروستکردنی سێگۆشەیەک کە لەگەڵ ئەم سێگۆشەیە کۆنگرێنت بێت پێویستمان بە چی و چییە؟ پێویستمان بە ڕاستە و پرگال هەیە. بەم شێوەیە. First, draw a ray. بە یەکەم جار چی دروست دەکەین؟ ڕێیەک دروست دەکەین بەم شێوەیە. And name it, for example, NX. هەر ناوێکی لێ بنیت تۆ ئازادیت. گرنگەوەیە سێگۆشەیەک دروست بکەین کە کۆنگرێنت بێ لەگەڵ ئەوەیە. And after that, plot a point M on it such that the length of NM equal to the length of side DC. و هەروەها پێویستە پۆینتێک دروست بکەین لەسەر ئەم ڕێیە بە چ شێوەیەک کاتێکە دووری نێوان N و پۆینتە تازەکە کە ناومان ناوە M بەقەدەر دووری نێوان پۆینتی D و C بێت. بەم شێوەیە دروست ئەکرێت. بەم شێوەیە بەقەدەر دووریەکەیان دروست ئەکرێت. بەم شێوەیە. You have point M. And draw an arc with center N and radius dB. و هەروەها پێویستە کەوانەیەک دروست بکەین کە سنتەرەکەی چی بێت؟ واتە چەقەکەی N بێت و بەم شێوەیەش رادیوسەکەی واتە نیوەتیرەکەی بەقەدەر dB بێت. بەم شێوەیە. بەم شێوەیە بەقەدەر dB ئەی پێوین پاشان ئارکێک دروست ئەکەین بەم شێوەیە. And draw an arc with center M and radius CB. بەم شێوەیە کە سنتەرەکەی M بێت چەقەکەی M بێت و نیوەتیرەکەی بەقەدەر چی بێت؟ بەقەدەر CB بێت. بەم شێوەیە کەوانەیەک دروست دەکەین. And plot a point and name it, for example, L. و پۆینتێ دروست دەکەین لە ئینتەرسێکتی دوو ئارکەکەیە دروست دەکەین. ئاگادار بن و ناوێکی لێنین. بۆ نمونە ئێمە ناومان ناوە L. After that, connect between N and L and connect between L and M. و پێویستە ئەمانە کۆنێکت بکەین بە یەک و بیانگێنین بە یەکتر. بەم شێوەیە. بەم شێوەیە سێگۆشەیەکمان دروست کرد کە چۆنە کە کۆنگرێنتە لەگەڵ ئەو سێگۆشەیی کە دراوە. ئەگەر ئاوا سەیریکەین ئەم پارچە زیایی لابەرین سیرکەین کۆنگرێنتە لەگەڵ ئەم سێگۆشەیە. And to prove it or to check it,
we have in this triangle the side NL congruent to the side DB in this triangle. ئەم دوولایە چین؟ کۆنگرێنتن لەبەرەوەی خۆمان وا دروستمان کرد کە بەقەدەر ئەو بێ since they have the same length هەمان لێنگسیان هەیە هەمان درێژیان هەیە کەواتە کۆنگرێنتن and the side LM and the side CB are congruent چکە خۆمان بەو شێوەیە دروستمان کرده بوو کەواتە congruentن and the side NM and the side DC are congruent. So the triangles BCD and the triangles NML are congruent by side بە پۆستولیتی side چکە سێ لای ئەم لەگەڵ سێ لای ئەم چییە؟ کۆنگرێنتە کەواتە پۆستولیتێکمان هەبوو ئەیوت ئەگەر سێ لای کۆنگرێنت بێت پێویست ناکات بچین گۆشەکانیشی پێوین کەواتە بە تەئکید گۆشەکانیشی کۆنگرێنتە کەواتە بەپێی پۆستولیتی ساید ئەو سێ گۆشەی کە ئێمە دروستمان کردووە لەگەڵ سێ گۆشە دراوەکەیە کۆنگرێنتە. Part B. Construct an angle congruent to the angle H. گۆشەیەکمان بۆ دروستکە کە چی بێت؟ کە کۆنگرێنت بێت لەگەڵ ئەم گۆشەیە. با بزانین چۆن دروستی بکەین. First, select any 2 point on the sides. 2 point دیاری ئەکەین لەسەر لاکانی بە هەر شێوەیەک بێ and name it, for example R B و ناوێکیشی لێ بنێ بە دوو پیت هەرچ ناوێک بێت and connect between them و بەیەکیانۆ ببەستەرەوە بەم شێوەیە. Now we have triangle HRB. ئێستا گەر سیر بکەین سێگۆشەیەکمان هەیە کە سێگۆشەی چییە؟ HRB. We can construct a triangle congruent to this triangle. ئێستا ئەتوانین چی بکەین؟ ئەتوانین سێگۆشەیەک دروست بکەین کە لەگەڵ ئەم سێگۆشەیە کۆنگرێنت بێت بەو ڕێگایانەی کە لە پارتی ئایا خوێندمان. وتمان چی؟ First, draw a ray. یەکەم جار ڕێک دروست ئەکەین and name it, for example CX and plot a point L such that the length between C and point L equal to the length between H and point B. پۆینتێک دروست دەکەین بە ناوی L لەسەر ئەم ڕێیە بە چ شێوەیەک؟ بە شێوەیەک کە دووری نێوان پۆینتی C لەگەڵ Lە بەقەدەر دووری نێوان H لەگەڵ B بێت. بەم شێوەیە دیاری ئەکەین. So we have point L and draw an arc with center C and radius HR. و ئێستاناش ئارکێک کەوانێک دروست دەکەین
کە سنتەرەکەی C بێت و ڕادیوسەکەی HR بێت بەم شێوەیە بەقەدەر HR بێت بەم شێوەیە دروستی ئەەکەین. And draw an arc with center L and radius BR. بەم شێوەیە کەوانەیەکی تر دروست دەکەین کە سنتەرەکەی چی بێت؟ سنتەرەکەی L بێت و رادیوسەکەشی BR بێت. And plot a point from intersect of two arc و پۆینتێک دروست دەکەین لە یەکتربڕینی ئەو دوو کەوانەیە. And name it for example F. And connect between C and F. And connect between L and F. So we have triangle CFL congruent to the triangle HRB. ئێستا دوو سێگۆشەمان هەیە کە چین کە congruentن. ئەشتوانین پروڤی کەین. چۆن؟ To prove it, we have side CF and side HR are congruent, and side FL and side RB are congruent, and side CL and side HB are congruent. So the triangle HRB with triangles CFL are congruent. کەواتە دوو سێگۆشەکەمان چین؟ congruentن. And in the previous lesson we say that two triangles are congruent if and only if their corresponding side and corresponding angles are congruent. ولا دەرسی پێشوا وتمان چی؟ وتمان کاتێک کە دوو سێگۆشە کۆنگرێنتە بن ئەوە لایەکانیان کە هەمان جێیان هەیە و گۆشەکانیشیان کە هەمان جێیان هەیە کۆنگرێنتە بن. ئێستا ئێمە سەلماندوومانە کە سێگۆشەکەمان کۆنگرێنتە. by postulate side لەبەرەوەی هەر سێلاکان کۆنگرێنتە کەواتە بەپێی ئەو پۆستولیتە کۆنگرێنتە. باشە کە دوو سێگۆشە کۆنگرێنت بوون کەواتە گۆشەکانیشیان و لایەکانیشیان کە لە هەمان شوێنان چین؟ کۆنگرێنتن. ئێستا ئەگەر سیر بکەین گۆشەی H لەگەڵ گۆشەی سیا لە هەمان شوێنان. So the angle H and the angle C are corresponding angle. ئەو گۆشانن کە ئەکەونە هەمان جێگەوە لەم دوو سێ گۆشەیە. So we can say that angle H and angle C are congruent. لەبەر ئەوەی دوو سێ گۆشەکە کۆنگرێنتن کەواتە ئەتوانین بڵین ئەو گۆشانەی کە لە هەمان شوێنان چین؟ کۆنگرێنتە بن. کەواتە ئەم گۆشەی سیە کە ئێمە دروستمان کردووە کۆنگرێنتە لەگەڵ گۆشەی ئێچە. ئێکسەرسایزەکان هۆموۆرکە هەتا ژمارە 8 هەمووی